ئەم تیپە چاوی هەموو بینەرێکی تۆپی بالەی لە عێراق کەوتۆتە سەر بە نیشاندانی ئاستە بەرزەکەی و ئەنجامە دڵخۆشکەرەکانی. تیپێک بەڕاهێنەرێک و یاریدەدەرەکەی و دێ یاریزانی کورد سەرکەوتن لە دوای سەرکەوتن دەنووسنەوە. بالەی هەولێر لە قۆناغی هەشتی خولی نایابی عێراق یەکجار ڕوبەڕووی هەر حەودیانەکەی دیکە بۆتەوە لە شەشیانی بردۆتەوە. تەنها بە غازی جنوبی پاڵەوان دۆڕاوە، بەڵام خاڵێکی یاریەکەی لێوەرگرت. هەر بۆیە ئێستا هەردوو تیپ لە سەروی ڕیزبەند خاوەنی 19 خاڵن. دیارە ئەو منافەسە ئێستا کە مەماینەوە گەیشتینەوە ئامانجەوە هەمان بووە لی نزیک بووینەوە لە چارگۆشەی زێڕین لەوانەیە ئیتر دوو یاریتر سەرکەوین مسۆگەری بکەن چارگۆشەی زێڕین. وەکو خۆتان دەبین لە مەشقەکان ئێمە ئامادەکارێکی زۆرمان باشمان کردی و بەردەوامیشین، چکە قۆناغی داهاتوو بەڕاستی قۆناغەکی قورسرە. ڕاستەمە لە سەرەتاوە تا ئێستا 13 یاریمان کردیە، 12 یاریمان برتەوە، یاریەکەی کە دۆڕاینە 3-2 بووە لەگەر غازی کە بە قۆترین فەریقە و یعنی بەشداری دەوری ئاسیا دەکاتن و یەکە لە فەریقە بەهێزەکان کام ساڵێ یەکەمی بۆ خۆی یەکلای کردو. ئێمە توانیتمان بە فەرقی 3 نقطە لەگەری بدۆڕین و ئەو لە ئێستاشدا لەو قۆناغی کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچی و 7 دیارە ئێمە ئامادەکارێکی تەواو دەکەین، یعنی بە هەموو شەوەک بیدەبی ئەو ساڵ ئێمە ئەگەر یەکەمیش نەبین دووەم بین بۆ یەکەم و دووەمی بەڕاستی شەڕ یەکەم و دووەم دەکەین. تیپەکە ئامادەکاری بەوە دەکات لەو حوتیاری لە شاری سلێمانیش ئەنجامی دەدات بە بەرزترین ئاست دەرکەوێت تاوەکو ببێتە ئامادەکارێکی تەواو بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین کەوا لە ئێستاوە هەولێر بە ڕێژەیەکی زۆر مسۆگەری کردووە. ئێمە وەکو ژمارە یاریزانان تەنها دە یاریزانین ئەشان نەخسی زۆرمان هەیە لە تیمەکەمان و بەنسبەتەوەی کە باسی کە شایستە داراییەکان ئەگە بێت و لە کاتی خۆدا بگرێت تەبعانەوە دەفعک و معنەویاتێکی زۆر باشەکەەوە یاریزان پێشەوەی بستێتە ناو یاریگا هەموو شایستە داراییەکانی خۆی وەگرت بێ ئینشاءڵڵە بەڵێنیان پێداوین کەوا سەرجەم شارستە داراییەکانمان وەردەگرین و ئەمەش بەڵێنی ئەومان دەکەوە بتوانین ئەو یاریانەکە ئەنجامی هەموو براوە بین. تیپی تۆپی بالەیانەی هەولێر وەرزی ڕابرد و پلەی چوارەمی خولی نایابی عێراقی بەدەستێنا. بۆ ئەم وەرزە بە تیپێکی تەواو کوردی بەشداری خولەکەی کردووە بە ئامانجی بەدەستێنانی ئەنجامێکی باشتر. حسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.